زۆرن ئەو کەسانەی کە یادگاری و یادەوەریان لەگەڵ کەسە نزیکەکانیان تۆمار کردووە، بەڵام شاخەوان یادگاریەکی جیاوازی لەلایەن باوکیەوە بۆ ماوەتەوە. ئەو ماوەی 11 ساڵە دەنکە هەڵوژەیەکی لە ناودەمی هێشتۆتەوە کە وەک یادگاری لە باوکیەوە بۆی ماوەتەوە. چیرۆکی مانەوەی دەنکە هەڵوژەکەی شاخەوان لەوە دەست پێ دەکات کە ئێوارەیەک باوکی بە زەردەخەنەوە چەند دەنکە هەڵوژەیەکی پێداوە و پێیوتووە ژیان هەمووی تاڵ و شیرینە، بەڵام تۆ کەمێک دەمت ترشکە. شاخەوان دەڵێت وەک پیشەی هەمیشەی خۆی بۆ ماوەیەک دەنکە هەڵوژەکەی لە دەمی هێشتەوە و دواتر باوکی نەخۆش دەکەوێت و لەو کاتەوە بیر لەوە دەکاتەوە کە ئەو دەنکە هەڵوژەیە لە ناو دەمی بهێڵێتەوە. سەرەتا لە ماڵێ کە باسیەوەم کرد هەمویان پێکەین و بڕوایان پێ ناکردم کە شتێکی ئاوا هەیە، چونکە شتێکی زۆر سیر بوو کە بڵێم دەنکە هەڵوکەما لە ژێر زمانیە. شەوەیان براکەم لە خەوەی سعات 2 شەوە بوو هەڵێستاندم، وتکوا دەنکە هەڵوکە. وەڵامیش پێشانمدا ئەو جارە بڕوایان کرد و سەرەتا زۆریان لێ کردم، بەڵام بە حکمەوەی کە تازە باوکم کۆچی دوای کرد بوو دڵیان نەشکانم و دووبارە ئەم دەنکە هەڵوژەیان پێدامەوە. هۆکاری هێشتنەوەی دەنکە هەڵوژەکە لە ناودەمی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە باشترین شوێن بووە بۆ پاراستنی لەونبوون. بە وتەی خۆی بۆ ماوەی 24 کاتژمێر دەنکە هەڵوژەکە لە دەمیدایە و تەنانەت لە کاتی خەوتنیش. کەسوکاری شاخەوانیش دەڵێن لە سەرەتادا زۆر هەوڵیانداوە کە شاخەوان ئەو دەنکە هەڵوژەیە لە ناو بەرێت، بەڵام ئەو سوور بە لەسەر هێشتنەوەی. ئەو کوڕانی کچکۆکە بوو، زۆری کچکە بوو، جابای خۆ زۆر خۆشەویست، هەموو دەمەی هەر دەگەدا بوو، لە بنجویزان لە بنداران لە ناو سماقی بڵێم لە هەموو جێژی دەگەدا بوو. ئەوەش حەلوکەشی وێدا بوو، ئەو دەنکە حەلیکە هەڵگرتووە تا ئێستا لە 2005 باوی هەمرێ خوای کردیە. جا هەر ئێستا کەشەوە جێ خۆی کردیتەوە لۆ ناخواردنێ، لۆ نووشتنێ، لۆ دانیشتنێ. بالحەق زەندێک جاڵمە کو دەکە پارنان ناستە خوارێ دوادینیتە دەرێ هەرا لە جێ خۆیە. ئەرێ بەخوای مانەوەی دەنکە هەڵوژەیەک بۆ ماوەی 11 ساڵ کارێکی هەروە ئاسان نییە و لە ئێستادا قەبارەکەی بچۆک بۆتەوە. شاخەوان داوای ئەوە دەکات لایەنە پەیوەنددارەکان و ڕاگەیاندنەکان هاوکاری بکەن بۆ ئەوەی ناوی بچێتە کتێبی گینسەوە. تاکە شت بووکەوە هەستی پێ بکەم کە خۆشەویستی باوکم لەو کاتەوە بۆمە دەربکەویت و بێ باوکی هەست پێ نەکەم. و ئەم دەنکە هەڵوژەیە بەردەوام لەژێر زمانمایە، لە کاتی نان خواردن، لە کاتی خەوتن، و ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان ئەم دەنکە هەڵوژەیەش ون بکەم یان لێم بکەوی، ئەوە بەبێ گومانی ڕەنگە دووچاری نەخۆشیێکی دەرونی کوشندە ببم. هۆکاری ئەوەی کەوا لە بن زمانمە ئەوە شتێکە ئەگەر هاتبا و لە ناو شوشەیەک هەڵم گربا یان لە شوێنێک هەڵم گربا ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەوە ون بوو بە. زۆر جار ئەبینی کە کەسێک دێتە ماڵ هەز بەو شتەی ناکا، بایەخی ئەو شتە گرنگەی نزانێ کە لەلایەن تۆ گرنگە فڕێدات یان گرنگی پێنادات، بەڵام ژێر زمان هەمیشە لەگەڵمایە و هەمیشە بەتەڕیش ئەمینێتەوە و لۆ خراپبوون پارێزگاری دەکات. داواکاریم ئەوەیە منیش وەکو هەموو مناڵانی جیهان خەون ئەبینم کە خەونێکی گەورەی منداڵیمە بتوانم ناوی خۆم لە کتێبی گینس ببینمەوە. باوکی شاخەوان لە ژێر ئەشکەنجەی ڕژێمی بەعس تووشی نەخۆشی درێژخاین بووە و شاخەوان ئێستا تەمەنی 21 ساڵە لە تەمەنی 9 ساڵیەوە ئەم دەنکە هەڵوژەیی پاراستووە و بە وتەی خۆی تا لە ژیان مابێت لە پاراستنی بەردەوام دەبێت. عەبدوڕستایی NRT قەزای چۆمان.